بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ. خۆشحاڵین ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانمان و لەگەڵ هاوکارم جەلالاتینەوە خزمەت ئێوەی عزیز. هیواخوازن ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت و ئینشاءالله تاعات و عیبادەتی هەموو لایەکیشتان قبوڵ بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ بە هیوای ئینشاءالله خوای گەورە نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەک لێ قبوڵ کردبین. بینەرانی عزیز دیارە لە بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆ پەیامێکی زۆر گرنگمان پێیەکە تەورێکی تایبەتی بەرنامەکەمانەکەویش سوودە تەندروستیەکانی ڕۆژ و گرتنە کە دەمانوێت بزانین ئایا سوودە تەندروستیەکانی ڕۆژ و گرتن چی هەیە؟ ئایا ئامانج لە ڕۆژ و گرتن تەنها ئەوەندەیە کە بە ڕۆژوو بین و برسیمان بێ بۆی کە هەست بە ئازاری نەدارەکان و ئەوانی کە برسین هەست بە ئازارەکانیان بکەین یاخۆت فەلسەفە و حکمەتی زۆری تێدایە ڕۆژوگرتن بە تایبەتی بۆ تەندروستی خۆمان و بۆی کە لەشمان پارێزراوە بێت لە چەند نەخۆشی دیکە کە ئەمە پەیامێکی سەرەکی ئەمڕۆمان دەبێت بۆتان میوانێکی تایبەتمان دەبێت لەسەر ئەمە جگەل لەمە هەندێک بڕگەوابەتی تایبەترمان بۆ ئامادەکردوون بە تایبەتی لە ناویانە وەک ڕۆژانی ڕابردوو و دروستکردنی شیرین و خواردنمانەیەکە بزانین خاتون زار ئەمڕۆ چی بۆ ئامادەکردوون و پێشەشمان دەکات کە کۆی گشتی بڕگەوابەتەکانمان پێک دێنن وەک هەمیشە دەستپێکی پەیامی ڕۆژمان دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستان ئەوەتە بۆ سبەینێ واتە بۆ بەیانی بزانین کەشوهەوای شارەکانی هەرێمی کوردستان چۆنە با پێکەوە بینەریە و پێشبینیانە بین.
ماوەی چەند ڕۆژێکە نرخی دۆلار بەرامبەر بە دینار بەرزبوونی بەخۆیەوە بینیوە بزانین ئەمڕۆ نرخی دراوەجییانەکان بە گشتی و بە تایبەتی تر دۆلار بە دینار چەندە پێکەوە بینەری دەبین. بینەرانی عزیز بابزانین گرنگترین ڕوودا و مێژوەکان کە لە ڕابردوودا ڕوویانداوە بە تایبەتی بوونەتە ڕووداوێکی مێژوویی و بۆ ئێمەمانان گرنگە جێگەی باەخن ئێمە هەمومان لە بڕگەی یادەوەری بۆ کۆکردوونەتەوە و پێکەوە بینەریان دەبین بزانین گرنگترینیان چین. سی چواری ساڵی 1923 دوای 2 ساڵ لە بنیادنانی دەوڵەتی پاشایەتی عێراق سلێمانی کرایە پارێزگا. سلێمانی ساڵی 1984 لەلایەن سلێمان پاشای بابانەوە دروست کراوە و پاشتر کراوەتە پایتەختی میرنشینی بابان و لەلایەن کامەران موکری شاعیریشەوە نازناوی شاری هەڵمەت و قوربانی و پایتەختی ڕۆشنبیری لێنراوە. بە پێی داتاکانی ساڵی 2014 ژماری دانیشتوانی ئەم پارێزگایە نزیک دەبێتەوە لە 2 ملیۆن کەس. سی چواری ساڵی 1945 دوای تەنها یەک ڕۆژ لاو سەرگیریەکەیان ئەدۆڵف هیتلەر کۆتایی بە ژیانی خۆی و ئیڤا براونی هاوسەری هێنا و خۆیان کوشت. ئەوەش بەهۆی نزیکبوونەوەی هێزەکانی یەکێتی سۆڤێت بوو لە سنوورەکانی ئەڵمانیا بە نیازی داگیرکردنی. سی چواری ساڵی 1998 کۆچی دوایی نووسەر و شاعری سووری هاوچەرخ نزار قەبانی لە تەمەنی 75 ساڵیدا. نزار قەبانی دیبلۆماتکارێکی وڵاتەکەی بووە. ساڵی 1923 لە دیمەشق لەدایک بووە. بەڵازیان دەچین لای تەوەرێکی دیکەی بەرنامەکەمانەوەیش دروستکردنی شیرینی و خواردنەکە ئەمڕۆژ خاتون نزار نەسرەدین دروستکردنی شیرینی قەتایفی بۆ کردوین پێکەوە بینەری دەبین بزانین چۆن دروست دەکرێت. هەمیشە بەناوی خوای گەورە میهرەبان منزار لا بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم لەم ئێوارەی مانگی پیرۆزی ڕەمەزان شاتمە خزمەتان بۆ پێشکەشنی جۆرێکی تر لە شیرینی میوارەمان دروستکردنی شیرینی قەتایفە. هیوادارم جێگەی سوودی هەمان بێ. بەڕێزان پێکهاتەی شیرینی ئەمڕۆمان نیو کوب سمید توانی کوپێکیش بەکار بهێنی بەڵام من پێم باشە کەمتر ینی بەم پێ خۆشترە کەمێک سمیدی تیاابێ. نیو کوب سمید کوبێک ئاردی کێک لەگەڵ کەوچێک چا خومرە و یەک کەوچک شەکر یەکین پاودەر. ئەمەش کاتێک کە بڵێن ئامادە بوو ئەمانە بەکارهێنین بۆ ناوی هەویرەکەمان. لەگەڵ ئەمە ئەتوانیت خۆت پێش ئەوەی کە بڵێن هەویرەکەی ئامادە بکەی چۆن محەلەبی ئاسایی دروست ئەەکەی محەلەبیەک دروست بکەی بەڵام تەنها خامەیەکی بۆ ئیزافەکەی. ئێمە پێکاتی ئەمەکە من دامناوە لە بڕی حازر هەم بوو لە بڕی کاتی بەرنامەکەی شەوانیە من ئەوەش دروستکەم. محەلەبی احتیاجیە بەس تەنها یەک خامەم بۆ زیاد کردووە ئەمیش ڕێژەیەکی کەمە و ئەشتوانی لەگەڵ ئەوەیشە گوێز و فستق بە ئارەزوی خۆت زیاتر لای خۆمان وا خۆشترە وا حەزمان لەیەتی کە گوێز و فستقەکەی تیابێ وەک لەوەی کە خامە و محەلەبێکی تیابێ. ئەمە خواستێکی زۆرشی لەسرە بۆ ڕەمەزان. بەڵێ خۆشەویستان ئێستا دەست دەکەین بە ئامادەکردنی هەویرەکەی.
خمیرەکە لەگەڵ شەکرەکە ئاردەکەمان تێکەڵ کرد. نیو کوب سمیل، بیکینگ پاودر، ئەوەکەی بۆ زیاد دەکەین. ئەتوانی بە خەڵاتی کارەبایی یاخود بە میکسەر تەواوی پێکاتەکان تێکەڵ بکەی. بهێورەکەی شل بێ، بەرە چۆن پانکێک دروست ئەەکەی. میشەر بۆ شێوازەیە بێت بێبرژێنی. خوازین خۆی پەروەردگار ئەم ڕەمەزانە بە خێر و خۆشی بەسەرمانە تێپەڕێ ئینشاءالله، ببێتە خێر و خۆشی بۆ تەواوی مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی ئینشاءالله. و ئەمەش فرسەتێکە، حەقەت مانگی پیرۆزی ڕەمەزان فرسەتێکە ئێستا کە خۆی پەروەردگار ئەمەی لێ سوودمەند کردووە. ئەچەنەها هەبووە پار ساڵانی ڕابردوو بە ڕۆژوو بۆ ڕەمەزانی گرتو، بەڵام ئێستا گەیشتووە بە شوێنی حەقی خۆی. مەسپاسی خۆی گەورەکەین کە ئەم ساڵیش بە ڕەمەزانی شاد کردینەوە. مانگی پیرۆزی ڕەمەزان هەموو دەقە و سانیەکی حەقەت فرسەتێکە، هەنی لە دەستچوونی بەس تەنها خۆمان زەرەری لێ ئەەکەین. لەبەرەوەی کڵۆی نەبێ ئەمە ئەبێ جوان ئاوا ئەنی زۆر خەریکی بێ. وەکوتم ئەتوانی بە میکسەریان خەڵاتی کارەبایی ئاوا بکەی لەبەرەوەی کڵۆی نەمێنی ئاردەکە، بەس ئاوا بەدەستیش ئەتوانی لەو کاتانی کە خەریکی ئامادەکردنی خوانێکینیان شیرینیەک بە تایبەتی تۆی کابان تەکیت کە خوان یاخود شیرینی ئامادە ئەەکەی بۆ ڕۆژوانانی بەڕێز بۆ ئەو خانەوادەکەت، هاوسەرە، مناڵە، دایکە، باوکە، یانی خوشک و برایە. حەقەت خۆی پەروەردگار ئەجر و پاداشتی خۆیت بۆ ئەنووسێ. توش ئەو کاتانە کە مەشغوڵی بەمەوە خەریکی زیکرکردنیش بە. ئێستا من ئامادەیە ئاوا جوان، هەویریکیش لەم بۆ دەرچووە. ئاوا ئەبێ ئاوا شل بێ، لەبەرەوەی چۆن پانکێک دروست ئەەکەی ئەمیش ئەبێ بۆ مەرحەلەیە تێپەڕە لە تاوەیەک وەک برژاندن بیبرژێنی. وەڵە خۆشەویستان، من ئەوەم ئامادەیە ئێستا تاوەیەک ئامادە ئەەکەم. وەڵە خۆشەویستان، ئێستەیش ئاوا بە کەوچکێکی جوانیان ئەتوانی هەر سوراحی هەیە کە پێی دروست دەکرێ، بەڵام من ئێستا نیمە.
ئاوا کەمە بە کەوچکەیەک دەریهێنین ئەکەنە ناو تاوەکە هیچ شتیان نییە تاوەکە هیچ شتیان نییە تەنها یەک دیوی ئەبرژێنین جوان دیقەت بن جوان برژاوە زۆر ناسکە زۆر بەڵێ بینەرانی بەڕێز بینیتان تاوەکە هیچم لە ناو نەکردووە تەنها چۆن نان ئەەکەی لەسەر ساچ ئاوا بۆ خۆی جوان ئەبرژێ بەس تەنها یەک تۆز ئەو کەوچکەی بەکارێهێنی یعنی کەمی تێکە پڕی مەکە و ئەو سینیشی کەدایەنی پەڕۆیەکی بۆ داخە لەبەرەوەی کە نەسووتێ من شیرینەکانم تەواو بوو نانەکەی بەڵێ خۆشەویستان ئێستا هەویری قەتایفەکەمان بەم شێوازە لە ناو تاوەیەک هیچم تێ نەکردبوو چۆن نانی احتیاجیەکەی لەسەر ساچ هیچیش نیە و نانەکەیش ناسووتێ هەر بۆ شێوازە گوێزم هەیە لەگەڵ فستق بۆ ناوەکەی بەخواستی خۆت لەگەڵ محەلەبی و خامەی شتێکەڵم کردووە ئەوشیان هەر بەخواستی خۆت ئێستا من دەست ئەەکەم بە پێچانەوەیان من ئەوە حەزمە لێتی لەبەرەوەی هەویرەکەم تەڕایانی ئەمە یەک دیویمان برژاندووە دیوەکەی کەیمان تەڕە جوان ئەوە ئەو دەمەی ئەوەکەین ئەدورینەوە تۆز هەویرەکەی ینی هەویرەکەی قیاسی هەویرەکەی تەواو بێ لەگەڵەوەی کاتێک کە ئەیبرژێنی تر زۆر ئاسانە زۆریش بەتامە هیوادارم بتوانن توی خانم بتوانی لە ماڵەوە دروستیکەی ئەشتوانی ئاوا ئێستا من ئەم دانەیان هیچ
خامە بەکار نایەن بەس تەنها گوێز و فستقەکەیە. ئەوی جوان وەکو ئەوانە کێمە لە بەرەوەیەک دیوی هەویرەکەمان برژاندووە. دیوەکەی کەیمانە برژاندووە هیچ کێشەیەکی نییە. ئەمە ئەتوانی خواتە من با بگەینە شەوانی قەدر، ئەتوانی شەوانی قەدری پیرۆز دروستیکەی لە بەرۆی زۆربەماندا ئەنووشین. ئێستش دانەدانەی قەتایفەکان لە ناوڕۆنە سوورەکەینەوە. لە بەرەوی دیوێکی نەبرژاوە جوان ئەو دیوەیشی ببرژێ. جوان سووریەکەینەوە لە ناو ڕۆنێک و ئاگرێکی هێواش. بیرمان نەچێ بە شیلەم پێشتر ئامادە کردی بێ. من شیلەم داناوە کە سوور بوونەوە لە ناو شیلەیەکەم. بەڵێ خۆشەویستان، دوای ئەوەی قەتایفەکەمان لە ناو ڕۆن سوور کردەوە، ئێستا من ئەنکەمە ناو شیلە بە ئارەزوی خۆت حەزەکەی زۆر شیرین بەیانە ئاوا دانەدانە لە ناو شیلەکەین. شیلەکە باسار بوو بێتەوە، زۆریش خەست نەبێت، شیلەکە خۆشە. ئەتوانی هەنگوونی بۆ بگریتەوە بکەیتە ناو هەنگوین. تێکاتەکانی لە هەموو ماڵێکا دەستەکەون. ئەتوانیت خۆت لە ماڵەوە بەشی خێزانی خۆتان دروست بکەیت، هەم گەرم هەمیش تازە و هەمیش دڵنیای لەوەی کە بە پاک و خاوێنی دروست کراوە. ئەمە خواردنێکی باوە، زیاتر لە ڕەمەزانە ئاخورێ. بینەران خۆشەویست، بەم شێوە هاتینە کۆتایی شیرینی ئەمڕۆمان، شیرینی قەتایف تا شیرینیکی تر وەڵقێکی تر. بەخوای گەورە میهرەبانتان نەسپێرم. نوێژ و تاعەتی هەموو لایە قبوڵ. ماڵتان ئاوا و خواتان لەگەڵ.
دەستخۆشی بۆ خاتون نزار نەسرەدین بۆ دروستکردنەوە شیرینە بۆ هیوایی کە ئێوەش لە ماڵەوە بتوانن دروستی بکەن. ئازان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتەن. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی. شیری ئەپتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. لە سەر شاخی کێوەڕەش لە ڕانیە دیارە هەندێک پاسەوان هەند بۆ بۆنی هەندێک بورجی ڕادیۆ و تەلەڤیزیۆنەکانەوە لەوێ ئەوەی کە جێگەی سەرنجە لەسرم شاخەیە پێشتر هیچ درەختێک نەڕواواتە هیچ ئاوێکی تیان نیە تا تۆ بتانی درەخت و بەروبوومی کشت و کاڵی لەوێ بڕوێنی. بەڵام یەکێک لە پاسەوانەکان لەوێ ماوەی چەندین ساڵە بە دەستەکانی خۆی توانیوەتی هەندێک کاری نایاب بکە. لە ڕۆژانی یاسایی کاتێکە لە ماڵ دەڕاتەوە بۆ شوێنی پاسەوانیەکەی ئەو دەبانی کە دێتە بەردەستی دەبێ وەک خۆمان دەڵێن دەبێ بیپسی یاخود دەبێ ئاو 10 لیتری بە یا 20 لیتری بە یاخود 1 لیتر و نیوی بێ هەمووی کۆ دەکاتەوە دەیانباتە سەرەوە. بە زستانیش بە ئاوی باران هەمویان پڕ دەکات. ئێستا دەبەیەکی زۆری کۆ کردوێتەوە لەوێ توانیوێتی شتی جۆرا و جۆر سەوز بکات. لە جگە لە درەخت توانیوێتی پاقلا هەندێک لە بەروبوومە ڕۆکی و کشت و کاڵەکانی دیکە بچێنێت و بەرهەمیان بێنێ. لەوێ ئێستا سەر شاخەکە گەرچی بەهارە خۆی سەوزە بەڵامە و سەوزتری کردووە لە پاییز و هاوینشا بەرهەم و میوەجاتی تایبەتی هەیە. با پێکەوە بینەری ڤیتیەکی تایبەت بین کە پەیامنێرمان ڕێنازەر سەلان بۆی ئامادە کردوین. ئەو شانێک کە لێرەیان دەچێنین بێزگە لە نەمامەکان بڵێن پاقلا پیواز ئەنی خرسکەکەی دەچێنین و هەروەها نۆک جاروات ترۆزی و کاڵێکی دەچێن ئەوان دەچێنین ئەوەی کەچاک ببێتێ بڵێن پاقلەکە و پیواز و پەتاتەشی لێچێن داروای پەتاتەکەش بەرهەممان لێ خوادووە. زیاتر لە بەهاراندا دەبێ بژار و شتی بە ئاب بنەکەی بدێ بۆی بژارێنێنی و هەروە نەرمیش دەبێ زیاتر ئاوەکەی دەگرێتە خۆ بۆی درەنگ ئیشک نەبێتەوە. زیاتر لە بەهاران هەم دەبێ بنکۆڕیان بکەیەوە هەم دەبێ بژاری بکەیت. و من ئەو پاقلێ بژارم کردوونە ڕێم ئەو نمونە ئەو جای تێدایە دەبێ ئەو جایەکەی لێ بکەیەوە.
پاقلەکان ئەو ساڵ خراپ دەرچوون تووشی عیلەتێ بوون. ئەوە سیرە پاییزە چاندومانە وەختی ئەگەر دەگەڵ پاقلە و دەگەڵ گەنم و جۆی ئەو کاتێ دەچێندرێ و هەروە ئینشاڵڵا ئەگەر بڕێکیشی ئاو دەین ئەگەر بڕێکی ئاو نەدەین لەوانەیە بنی نەکا بەزەوە یەکەم ساڵە تەجروبەم کردو نازم بنەکەی دەکەیاننا ئەگەر دەژڵی با بۆ تەجروبەی دانێکی هەڵبقەنین تا خۆت بنی کردویاننا باشە. بەخوای خەریکە بنەکەی باشە گە ئاوی دێن باش دەبێت. مەسەلەی ئاوەکەی کە چۆن خەزنی دەکەین چۆن خەزی ناکەین ئەوە سەرەتا دەبەکانمان هیراون لە نێو شاری تەبەتی کاخەبات هەر جاریوە بە پاسکیلی بە ماتۆڕی دەچێت خڕیان دەکاتەوە دوایش بە سارەی سەر ئێران دەکاتەوە ئەمەش لێرە پڕیان دەکەین. چۆن پڕیان دەکەین؟ سەرەتا ئاو لە سەربانی دێتە ئەو تەنکەی لەو تەنکەوە ها بڵین ئەوە شێوازەی دێنین ئەلێرە پڕی دەکەین ئەوە کە پڕ بوو سەری لەسەردا دەنینەوە لاسا دەبەکانی شتەمان پێشان دەدەم بڵین باوانە لا لەبەر گەرمای دامپۆشون بۆی دوای گەرما کاریان لێ نەکە با ئێرە بکەمەوەنە ئەوە ئەگەر باران نەما نەمامەکان تین و بن ئەو کاتەی بۆ بن نەمامەکان بەکاری دێنین هەر ڕۆژەی چەند دەبێکی هەر نەمامەی دووسێ دەبەی دەبن دەکەین لە گزەکان لە گەورەکان یەک دانەی دەبن دەکەین لەگەر نەمامەی ئەگەر نەمامەکان بڵین تین بن ئێستا تین ئەکسەر بڵین ئادووی دەبەی هەڵدەگرم بڵین ئالەوانەیان دەچم دەبنی دەکەم ئێستا بڵین ئەو نەمامە تۆزێک زەردە هەز دەکەم تینووە دا دەبێ ئاوی دەبنکەم بەس ئەوان نابێت دەبێ تۆزێک ساڵێکی بۆ بکەم بۆی ئەوەکە نەڕوە هاها ئەو شێوازە ئەو قۆڵسەی بۆ دەکەم بۆی ئاوەکە بخواتەوە. بەڵێ ئەو نەمامەنی کە ئێستا بەرزن بڵێن گەورە بوون سەرەتا باریکتریش بوون لەو نەمامەی ئەنی بەقەدەر ئەوەندە بوون سەرەتا ساڵی یەکەم ها بەقەدەر ئەو چڵێ دوای وردە وردە هەر یەکەم ساڵ بە هەر بە ئاوی دەست پەرەمان ئەومان دەدان دوای ئەو فکرەمان بۆ هات کە ئاو خەزم بکەین ئەو دەبانش دەبێت هەڵگرنەوە بۆ ساڵی داهاتووی نابێ فڕیان دێن و هەم ژنگەش خاوێن دەبێتەوە گە دەبەشتی وا بینی بە حکمی ئێرە هاوینەکەی زۆر گەرمە و شوێنەکەشی زۆر بە ڕۆژە و گڵیشی کەمە بۆ ئەو دارانەی کە بیانینە ئەو دارانەی کە بەرگەی لە دەرەوە هاتون زیاتر تحملی گەرمایی هاوینی ئێرە ناکە دەبێت زیاتر ئەو دارانە بن کە بە ئاو هەوای کوردستان زیاتر بەرگە دەگرێت و دارەکان داری خۆماڵی بن زیاتر ئەو دارانەی کە نەجاحەتیان دەهێنا و لێرە ڕواون و ئیحتیماممان پێداون ئێمەش زیاتر بەو دارانە لە دارە بیانیەکان داری مێوە بەڕوا ئەوانە زۆر زۆر باشترن لە دارەکانی تر زیاتر بەرگە دەگرن ئەو دارانە ئەرک و قورساییان زۆرە بەڕاستی دەبی خزمەت بکرێن ئەگەر خزمەت نەکرێن ئاو نەدرێن و نەچێڵدرێن بژار نەکرێن دەرمانیان لێ نەدرێ ئەوانە لە خۆ ناڕوێن یعنی زۆر زۆر عەزیەتی زۆرە بەس لەبەرەوە ئیشەکەمان ئیشەکی ئارەزوومەندانەیە و حەزی خۆمانە و بە مڵکی خۆمانی دەزانین بە ماڵی خۆمانی دەزانین و هەمووشمان وەکو ماڵی خۆمان و نەمامەک بی لە حەوشەی خۆمان ڕوابی ئەوە زیاتر خزمەتی دەکەین و چاودێریان دەکەین. لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا ژەمە خۆراکیەکانیش گۆڕانکاری بەسەردا دێت بەشێکی زۆر لە ڕۆژەوانان مەترسی ئەویان هەیە کە کێشیان زیاد بکە بۆەوەی کە ئەو مەترسیان تەواو بێت و نەبێتە هۆی زیادبوونی کێشیان و ژەمە خۆراکیەکان بە شێوازێکی ڕێکوپێک ئەنجام بدەن و
ئەو سوودە هەروەها باز لە سوودەکانی ڕۆژوو دەکەین کە پێویستە ڕۆژوان ئەو سوودە تەندروستیەکان چین لەم ڕەمەزانەدا دەیکەین. بۆ قسەکرد لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیممان کردووە کە خاوەنی دکتۆرایە لە خۆراکەکاندا. دکتۆریان زۆر بەخێر بێن. زۆر سپاس سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو سوودانە چین کە سوودە تەندروستیەکانی ڕۆژوان چین کە پێویستە هەموو ڕۆژوانێک وەری بگرێت. بنای خۆی گەورە و میهرەبان سڵای خۆتان لێ بێ. ڕاستی پێشەوەی بڕۆمە سەر دێمە سەر خزمەتە بۆ سوودە پزیشکیەکانی ڕۆژ ئینشاءڵڵا. بەس ئەمە من لە باسم کرد لە هینێکی ترا باسم کرد با بڵێن لە ڕیکۆردێکی ترا باسم کرد. ئەمێ باسی ئەوە بکەم هەندێک مەسج هەندی حکمت هەیە لە پشتی ڕۆژوەوە کە خوای گەورە ئێوێ لە ئێمە لە ئینسانی بسڵمان بەوەی سوودی ڕۆژوو ئێمە سوودی ڕۆژوو بەدەست بێنین. یعنی بێجگە لە حکمەتە شەرعیەکان من باسی حکمەتە شەرعیەکانێکم چکە بۆ ئەری من نییە کە یەکێکیانەوەی سەمع و تاعی خوای گەورەیە. من باسی سێ مەسجی ترەکەم کە زۆر گرنگە لە پشتی ڕۆژوە والله عەلەم خوای گەورە ئەوێ بە ئێمەی بیگەێنێ. خاڵی یەکەم خوای گەورە ئەوێ بیگەێنێ بۆ ئێمە کە ئێمە لە مانگی ڕەمەزان ئەگەر بتوانین لە حەڵاڵ دەست بگرینەوە ئەی باشە بۆ ناتوانین لە حەرام دەست بگرینەوە. ئەمە مەسجێکی زۆر گرنگە بەجددی ینی لە خوای گەورە ئەوێ والله عەلەم بیگەێنێ بە ئێمە تو 7 سەعات لە حەڵاڵ لە ئاو خواردنەوە ئاو خواردن لە هەموو شتەکانی تر تۆ توانین دەست لێ بگریتەوە ئەی باشە بۆ لە حەرام ناتوانین دەست بگرینەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم کە خوای گەورە ئەوێ والله عەلەم یەکێک لە مەسجەکانی تر و حکمەتەکانی تر ئەوەیە ئێمە بتوانین ئەو بربەستە حاجزە ئەو بربەستە نەفسیە لە کە ئینسان هەیەی بەرامبەر ئینسانی بسڵمان بەرامبەر بە خواردن هەیەی ئەو بربەستە بشکێنرێ. واتە چۆن ئەو بربەستە بشکێنرێ؟ واتە من ئەگەر پێشی مانگی ڕەمەزان توانە بێتم مەسەلەن بۆ نمونە پێشی ئیشوکارەکانم بکەم کاتێکە بە نانم خواردەوە باشە، بەڵام لە مانگی ڕەمەزانە هەموو چالاکیەکان و کردەوەکانم ئەکەم نانێش دوورم لە نان خواردن و با بڵێن خواردنەوە. ئەمە بربەستی چکە ئینسان بربەستێکی گەورەی هەیە بەرامبەر بە خواردن. لە مانگی ڕەمەزانە ئێمە هاتم بۆ تا هەموو کار و چالاکیەکانمانەکەین بەبێ خواردن و خواردنیش ناخۆین 16 ساعات بە ڕۆژەوە بین. ئەمە خاڵی ئەمە مەسجێکی تر لە مەسجەکان. حکمەتێکی تر لەم حکمەتەکانەویش حکمەتێکی گرنگە هەر لە مانگی ڕەمەزانە. خوای گەورە والله عەلەم ئەوێ لە مانگی ڕەمەزانە ئێمە بێ با بڵێن مەسروفاتی تاک و خێزان کەم بکەینەوە باشە کە مەسروفات کەم بێ بۆ لە مانگی ڕەمەزانە چی زیابێ سەدەقات زیابێ باشە. واتە ئەمە مەسجێکە بۆی کە ئێمە مەسروفات کەمەکەین و لە مانگی ڕەمەزانە بۆ ئەوی سەدەقات زیابێت چاکە زیابێ. فەمە زۆر گرنگە بۆی ئێمە بیزانین والله عەلەم سێ مەسجی گرنگە لە پشتی ڕۆژووی مانگی ڕەمەزانەوە بەڵام ئەوەی من تێبینیەکەم بەجددی ینی هەندێک جیاوازە لەم بابەتە. ئین لە مانگی ڕەمەزانە سیرەکەی سوپەرمارکێتەکان گەورە ترە بن خەڵک زیاترە ڕاشت ئەکرا هەستەکە مەسروفات زیاترە بێ. واتە ئەو حکمەتانە سیرەکەی کەم جێبەجێ ئەکرێ بەڵام کەمتر. ئەمە ویستم پێشەوەی باسی چی بکەم بێمە باسی با بڵێن سوودە پزیشکیەکان و سوودە تەندروستیەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزان. سوودە پزیشکیەکان و تەندروستیەکانی ئێستا چەندەها توێژینەوەی زانستی هەیە کتێب دروست کراوە لەسەر بابەتی ڕۆژوو. هەم سوودی با بڵێن ڕۆژووی ئیسلامی و ڕۆژوو غەیری ئیسلامیشی سە کتێب با بڵێن لە کتێبی تیا دروست کراوە و توێژینەوەی زانستی تیا کراوە باشە. ئەگەر بێمە سەر خودی توێ با بڵێن ڕۆژۆ ئیسلامیەکانی ڕۆژۆکەی خۆمان یەکێک لەو سوودانەی کە باس کراوە یەکێکیان چییە؟ لە مانگی ڕەمەزانە بەرگری لەش زیابێ. بۆ بەرگری لەش زیابێ لە بەرەوەی لەش ئەڕاتە حاڵەتێکی تەواریەوە باشە کە ڕۆژتە حاڵەتێکی تەواریەوە تۆ 16 ساعات 7 ساعات خواردنی لێ یەگریتەوە باشە کە خواردن 16 ساعات 7 ساعات خواردن و خواردنەوەت لە لەش کردەوە لەش ڕاتە حاڵەتێکی تەواریە. لە کاتی حاڵەتی تەواریە لەش مەناعەزیاکە پرۆسەیەکە بۆ زیادڕاهێنانەکەی بە دڵنیاییەوە کە زیاد تۆ ڕەنگە بینەرەوە پرسیارە دروست پرسیاری لا دروست بێ بڵێ من عەسر کامەیە بەهێزبوونی بەرگری لەش خەریکە بورێمەوە لە برسا. ئەوەیان شتێکی ترە. ئەوەیان من بەرگری لەش ئەو لە کاتێکی تر باسی بەرگری لەش دژی با بڵێن بەکتریا دژی واتە مەناعی لەش زیابێ. بێ جیاوازی بکەین لەسەر ئەوەی کە تۆ نان ناخۆی وزە ناخۆی وزە و
با بڵێن پێکاتە خۆراکیەکانت لە لەشدا ئەبڕێنی ئەمەیان جیاوازە لەگەڵ بەرگری لەشایە بەرگریش ئەو خانانن کە لە لەش لە خوێنایە با بڵێن کە مەسئولن لەسەر بەرگری لەش لەسەر دژی بەکتریایە دژی ڤایرۆسە دژی سەرەتانە خانە سەرەتایانەکان ئەمە هەمووی بەرگری لەشە لەوەیە لە کاتی ڕۆژیمان ڕەمەزانە لە ڕۆژوە زیاکە ئەمە یەکێک لە سوودەکانی پزیشکیەکان و تەندروستیەکانی مانگی ڕەمەزان سوودێکی کە لە ڕۆژەکان کە باس کرا و توژینەوەی لەسرە ئەویش ئەوەیە کە زۆر گرنگە بە جددی ئێمە لە مانگی ڕەمەزانە خۆتان نەزان ئەبێت ئەوەی کە خوای گەورە من باسی ڕۆژۆ ئیسلامێکاک ئەبێ خواردن کەم کرێتەوە ئەو خواردانەی کە کەمەکەی تۆ خۆت زاینان کەمەکرێتەوە برنج کەمەکرێتەوە با بڵێن بە شێوەیەکی گشتی با بڵێن شەکر و شەکرەمەنی و کە پێوترێ کاربۆیدرات بەنگلیزی یان بە کوردی شەکرەمەنیەکەن و شەکر و خواردنی شەکر کەمە بێتەوە کە ئەم خواردنی شەکرەکەم بۆ چیز گرنگەکەی لەکوێیە گرنگەکەی لەکوێیە گرنگەکەی لەوەیە ئەنسۆلین ڕێژەی ئەنسۆلین کەم بەرزەوە بوو هەچی مەشاکلی مەوەسا هەچی مەشاکلی تەندروستی هەر زۆربەی زۆری مەشاکلەکان بۆی ئەنسۆلینەوە بوو کە ئەنسۆلین زۆر بەرزەوە بوو مەشاکل بۆ دروستەکە وەکو چی وەکو نەخۆشی شەکرا وەکو با بڵێن چوری دەوری جگەر وەکو مەشاکلی کیسی با بڵێن ئافرەتی هەیە کیسی با بڵێن سەرهێڵکردانی بۆ دروستە بێ مەشاکل کە PCOS پێوترێ باشە کێشەی زەختە کێشەی نەخۆشەکانی دڵە نەخۆشەکانی چوری خوێنە کۆمەڵی ئەم مەشاکلانە و بۆ کەمە بێتەوە دکتۆر لە حەدیسەکانە باز لەوە دەکرێت لەگەڵەن توێژینەوەی زانستی کاتێکە دەوترێت دووشەمان و پێنجشەمان ڕۆژوگرتن سنەتە دەوترێت مەعیدە غەسلی خۆی دەکات ئایا لە ڕەمەزانە حکمەتە تەندروستیەکان چین لە بە ڕۆژوو حەڤە سەعاتەی کە تۆ بە ڕۆژووی ئایا هیچ گۆڕانکاریەکی جەستەیی ڕوو دەدات؟ ئەو یەکێک لە هەرە گرنگەش سوودەکانی تەندروستی مانگی ڕەمەزان بالمناسبە بۆی بۆ باسی ئەو ڕۆژووی دوو و دووشەمە و پێنجشەمە بۆ بکەم ئێستا دایتێکە جۆرێکی خواردن هەیە لە هەموو دنیاە باشە باسەکرێت کە پێوتر 5-2 واتە 5 ڕۆژ تو هەر ڕۆژانە چیت خواردەوە بیخۆب دوو ڕۆژەکەی تر بە ڕۆژوو بە غەیری ئیسلامی ها 5-2 دایتێکە مەشهورە لە هەموو دنیاە باشە ئەمە کتێبی لەسەر زانستی نایلاق پەیوەندی نیە 5-2 چییە؟ پێتە لێ 5-2 ئەم 5 لە 5 ڕۆژ چی و خواردەوە بیخۆ دوو ڕۆژەکەی تر بە ڕۆژوو بە واتە ئەگەر 5 لە 5 ڕۆژەیە 2000 کیلۆکەلەری خواردووە 2000 وزە و خواردە بۆی تێبگە باشە بینر لە دوو ڕۆژەکەیە بیکە بە 800 کیلۆکەلەری 800 وزە باشە 800 وزە لە خواردنەوە وەرگرە ئەمە بەڵام ئەوان باسەوە ناکەن مەسەلەن لە دووشەمە و پێنجشەمەیە بە ڕۆژوو باشە 5-2 واسا دوو ڕۆژ لە هەفتەکەیە تۆ بە ڕۆژوو بە باشەوە بەرنامەیەکی زۆر گرنگە بۆ دابەزینی کێش بالمناسبە ینی کاتە حکمەتەکانی ڕەمەزان چی بەزەبەت ئەمە بێمەوە سەر ئەو مۆزوعی هاوتت لەش خۆی پاکە کاتەوە مۆزوع ئەمە مۆزوعێکی ترە کە زۆر گرنگە پێوتری ئۆتۆفەیجە ئینگلیزی پێوتری ئۆتۆفەیجە و طبعا بالمناسبە ئۆتۆفەیجە با بڵێن لاینی یەکەمە دژی خانە شێرپەنجەیەکان کە لە ڕەمەزانە ڕووەدا تۆ ئەگەر کە لە ڕەمەزان سێکرد کە لە ڕۆژوو مانگی ڕەمەزانە ڕۆدا و لە ڕۆژوو غەیری ئیسلامیش ڕووەدا بالمناسبە باشەوە تا ئەگەر تۆ ئەوانەی غەیری ئیسلامیش بە ڕۆژوو بوون هەرو پرۆسە ڕووەدا معنای چیە هین نایچێ ئۆتۆفەیجە ئەوەیە کە لەش وەختێ تۆ 16 ساعت 7 ساعت لەشە دیتەوە لە خواردن و خواردنەوە لەش پێویستی بە چییە پێویستی بە هەندێک خانە هەیە وەزیفەی کەم بۆتەوە باشە خانەکان وەزیفەی کەم بۆتەوە هەندێک خانە هەیە پێوترێ پری کانسەر یان پێشەوەی بێ بە خانەیەک بگۆڕدرێ و خانەیە لەش چیەکە لەش هەڕوا ئەو پرۆتینەی کە لە لەو خانەیە بەکارێنێ بۆ خۆی ئاوەکەی دیادەرەکە بەکارێنێ بۆ خۆی ئەمە خامە باشترین و گرنگترین چییە گرنگترین سوودی تەندروستی ڕۆژوە هیچ فەلسەفەیەک هەیە ببوورە کاکدانیان لەوەی کە کاتێڵێ 5-2 ئایا هەمانە بڵێ 11 مانگ و مانگێکیش بۆ نمونە یا حکمت ئێستا بۆ زۆر جار دەڵێ ئەمە بە شەوابی خۆ لەبەرەوەی کە لەو کاتانەیە خەوێک کە دەڵێ لە شەوابی خۆ زۆر جیاوازین بخەوە زۆر جیاوازیە لە خەوی ڕۆژە ئایا بە ڕۆژووبوون لە مانگی ڕەمەزان کە تهدید کراوە دەبێت لە مانگی ڕەمەزان بێت هیچ حکمەتێکی تایە لەوەی کە ئەو مانگە هەڵبژێراوە جیاوازیە لەگەڵ مانگەکانی ترە والله عەلەم ئەوەی خوای گەورە ئەوێ ئەوەیە تۆ ئەگەر دوو ڕۆژ بە ڕۆژوو بی و 5 ڕۆژ واتە ئەگەر ئیسە 5-2 هەبێ بەرنامەیەکی 5-2 هەبێ
ئەو سوودەی هەبێ کە بۆ دابەزینی کێش و چەوری و کۆمەڵێ نەخۆشی دڵ و زەخت و شەکرەوەوانە بێ ئەی باش ئەگەر مانگێ بە ڕۆژەوی بزانە چ گرنگێکی هەیە بە جددیان ئەمە من باسی ئەو سووداناکەین ئەم هەموو سوودەکان ئەگەر بتەوێت کە تۆ بە یەک دوو ڕۆژ ئەو حکمەتێک کە خوای گەورە ئەیەوێ کە ئەوێ ئێمە بەڵام ئێمە نازانین بە تەواوەتی حکمەتی تەواوەتی ڕۆژەوە لاوەکە وتم حکمەتە شەرعەکەیە کە سەمع و تاعەیە بۆ خوای گەورە بەڵام ئەم حکمەتانەیش هەیە کە زۆر گرنگە کە لەش سوودێکی زۆری لێ بینی زۆر باشە کاک دکتۆر چی بکەین بۆ ئەوی کە لەگەڵەوانی کە باسە کرد کێشمان دابەزێت یعنی یانەوەی ئەوەی کە نێڵین کێشمان زیاد بکات زۆر مەسیجی گرنگە بەڵام هێشتا سوودی تری هەیە هەر باسم نەکرد بەیەکی لە مانگی ڕەمەزانە بۆی بزانانی سرێس کەمە بێت ڕێژەی کۆرتیزۆل کەمە بێتەوە کە ڕێژەی کۆرتیزۆل کەم بووەوە ئێمە وەڵامی بینەکە جەنە بەڕێستە دەمامسە کە ڕێژەی کۆرتیزۆل کەمە بوو کەم بووەوە سرێسیش کەمە بێتەوە چونکە خودی خۆی مامۆسا لە کەی لە غەیری مانگی ڕەمەزانە خواردن کە تۆی خۆی سرێسە بۆ لەش چکە هەموو خوێنێتر بە ئیسراحەتی سەمن تۆ 16 ساعت بە ڕۆژۆ بێ خوێن بە ئیسراحەتی بۆی ڕوا بۆ ناڕا بۆ گەتە ڕا بۆ شوێنی تر ڕا بۆ گورچیلە باشە ڕا بۆ دڵ ڕا بۆ جگەر ئەمانە سوودێکی ترێکێ لە سوودەکانی تری ڕۆژۆی مانگی ڕەمەزان بێمەوە سەر وەڵامی بەڕێستان بەمەوە طبعاً بۆی پۆلێنی کەین ئێستا حالیان خەڵک لەسەر دوو بەرنامەیەکەیە کە پێوترێ کیتۆ دایەت کەەوە لە بەرنمەیەکی ترا باسیەکەم بە تەفاسیلی کیتۆ دایەت چییە خۆی ئەستانەوە کیتۆ دایەتە بۆی ینی بە ئاسانی ینی بە شێوازێکی ئاسان باسی کەم ئەو کیتۆ دایت شەکر لە 5% خواردنەکەیان ئەتیما دەکاتە سەر شەکر من باسی ئەم گروپە ناکەم چونکە ئەسڵەن ئەم گروپە لە پێشی ڕەمەزانیش برسیان نابێ و گروپە ئەوان ئەتیمان دەکەنە سەر خواردنی زیاتر چەوری باشە واتە چەوری زیاتر ئەخۆن 5% خواردنەکەیان تقریبا ڕوا بۆ شەکر ئەوان خۆیان لە ئەسڵا برسیان نابێ لە غەیری مانگی ڕەمەزانیشا برسیان نابێت چونکە لەشیان ئەتیمان دەکاتە سەر چەوری سوستانەوە واتە بەکارهێنانی چەوری وەکو وزە وەکو سوستان نەک بەکارهێنانی شەکر ئەوەی ئێمە ئەیکەنیسە لەسەرین ئیسە حالیان ئەوەی ئێمە زۆربەی زۆری خەڵک لەسەر ئەم بەرنامەی ترە باشە کە ئێمە بەکارهێنانی شەکر وەکو سەرچاوەیەکی وزەین لەشمان وزە شەکر بەکارهێنێ وەکو سەرچاوەیەکی وزە من باسی ئەم جەماعەتە ناکەم بەیمەوە سەر باسی ئەم جەماعەتەی تر مامۆستا بۆ ئەوەی سوودی تەواوەتی وەکو خۆت وتت ئەمێ ئەو نەمەسجەش بگەم طبعاً ڕەمەزان والله ئەعلەم ببێ بە وەرچەرخانێ لە ژیانی ئینسانە بۆی دوای ڕەمەزانیش گۆڕانکاریەک لە شێوازی ژیانیش بکرێ مامۆستا بڕوا بکە ئینە لیبەدەنەکە وەکو وتم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینە لیبەدەنیکە عەلەیکە حەقی لەسەرمانە بەجددی فەو خواردنەی ئێمە ئەو خواردن ئەو ئەبێ لە گۆڕانکاریەک هەبێ لە مانگی ڕەمەزانە و لە غەیری مانگی ڕەمەزانەوە ئەبێ وەرچەرخانێک بکەی لە ڕەمەزانە بەجددی یعنی ئێمە توێژینەوەیەکی زانستیمان ئەنجامدا دوایی ئێمە سەر هەموو ئەو خواردنانەی چییە بخورێت و چۆنی بخورێت توێژینەوەیکی زانستیمان ئەنجامدا پار دوو توێژینەوەمان ئەنجامدا یەکیان نەتیجەکانمان دەسەکەوێت ناوەندی ئەو توێژینەوەی لەگەڵ ناوەندی کوردستانی بۆ ئەجازی قورئان و سوننە لە نەخۆشخانەی بەخشین ئەنجامماندان باشە من دکتۆر فازڵ و با بڵێن دکتۆر دیاری و دکتۆر خالید و دکتۆر جەزا و کۆمەڵێ لەم توێژەرانە توێژینەوەیەکمان ئەنجامدا ئایا ئەوانەی کە ڕۆژوە بن ئایا کێشیان دابەزێ ئایا چەوریەکانیان دابەزێ ئایا چەوریەکانی خوێنیان دابەزیان چەوریەکانی خوێنیان دا نابەزێ تەمان ئەم توێژینەوە نەکراوە تا ئیسە لە جیهانی ئیسلامیان نەکراوە لە ژینە کراوە بەڵام بە شێوازێکی تر کراوە چەوریەکانی خوێنی ئیزافەتیان نەکراوە و ئەم توێژینەوەیە ئێمە کە ئەنجاماندا وەکوتم پار لەسەر ئەو بابەتەیە بوو خۆشبەختانە کارگەی بەهار با بڵێن سپۆنسەری توێژینەوەکەی کرد مامۆستا جەلال ئەو با بڵێن پارەی توێژینەوە زانستیەکەی با بڵێن هین کرد با سپۆنسەر کرد باشە ئەگەر برایان بڕۆنە سەر ئەو برایانی کۆنتترۆل بڕۆنە سەر ئیسە نەتیجەی هینەکەتان بۆ شیەکەمەوە چی ڕوویدا لە ڕووی لە مانگی ڕەمەزانە و لە دوای مانگی ڕەمەزانە باشە و خوای و ئایا ئەو ڕۆژوەی کە خوای گەورە ئێوێ لە ئێمە بزەبەتەوەی یانە ئەگەر برایان من تاوکاتی کە هاوکارانم توێژینەوەکە خەنە سەر شاشە بۆمان دکتۆر ئەگەر دینەوە لای توێژینەوەکە بەس ئەگەر باسیەوەت کرد کە
ئەوانەی کە وزەی خۆیان ڕۆژانە لەسەر هەندێکی چوری و هەندێکی لەسەر شەکر پەیدا دەکەن. بەڵێ تاوان دیاراوکاران دەڵێن ئامادەیە دکتۆرەوەی کە لەسەر شاشەیە پێم وایە ئەگەر سەیری کرد ئەمە توێژینەوەی ئەمە یەکێک لە خشتەکانە. ئەمە باسی چیەکە ئەم لێرەیە باسی ڕێژەی خواردنی ئەو کەسانەی کە هاتن بۆ لای ئێمە پێشی ڕەمەزان و لە پێش ڕەمەزان و لە مانگی ڕەمەزانە ئایا هیچ جیاوازیەکیان کردووە وتم من وتم مەسجوتم حکمەتەکەوەیە لە مانگی ڕەمەزانە ئێمە خواردن کەم بکەینەوە بەجددی سەیریکەن ئەگەر سەبارەت بە وزە سیرەکەی وزەی پێشی مانگی ڕەمەزان و وزەی مانگی ڕەمەزان هەمان وزەیە ئەوانە تۆزێک حساهین مینێکی علمی و زانستیە پێویست ناکە لێرە من باسیکەم بە هەر حاڵ کە پێوترێ پیڤالی ئەوانە پێویست ناکە من چیکەمەوە لێراکەیە بەڵام وزە هەمان وزەیە واتە وزەی هیچ جیاوازیەک نەبوو لە نێوانی وزەی ئەو کەسانەی کە لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو بن و ئەو کەسانە هەر خودی ئەو کەسانە کە پێشی مانگی ڕەمەزانە هاتن بەلای ئێمە طبعاً ئەمە عزیەتێکی زۆرمان یا بۆ ئەنجامدانی ئەم توێژینەوە چکە زۆر قورسە هەموو کەسێک خواردنەکەی ئەبێ ئێمە ڕیکۆردکەین دوای ئەوە خستمانە ناو بەرنامەیەکەوە بۆ ئەوەی ئەمانەمان بۆ دەرکات ڕوونتر ئێوە دەتانەوێت لە ڕەمەزانە خۆی حکمەتەکە لەوەیە کە خواردن کەم بکرێت بەجددیەوە بەڵام ئێمە کەمی ناکەینەوە بەجددیەوە بەڵام کەم خواردنانە ئیسا ئەو خواردانەتان بۆ باسەکەم بگەڕێتەوە داوات خوا لەسەر توێژینەوە برایان چێتەوە سەر توێژینەوە هەمان توێژینە هەرمان خشتە ئەگەر سەیریکەن ئەمە ڕێژەی وزە وەکو وت با بڵێن وزە هەمان وزە بوو ڕێژەی شەکر هەمان شەکرە باشە واتە نەفرێک کە هاتووە بەلای ئێمە ئەگەر کێشی زیاد بێ ئەگەر بێ کێشی دابەزێنێ هەمان وزەیە هەمان کاربۆهیدرات باوڵێ هەمان شەکر هەمان شکر بووە و پێرسنتجی وارە ڕێژەی لە سەتا شەکریشی هەمانە پێش ڕەمەزان و لە کاتی ڕەمەزانیشە هەمان شت بووە ڕێژەی چەوری هەمان شت بووە واتە تا ڕێژەی شکری ژوەک و خۆی بێ چەوری کەم ناکاتەوە خواردنەکەی من باسی خواردن واتە خواردنی چەوری ئەو نەفەرانە هەمان خواردن بووە لە پێشی ڕەمەزان و مانگی ڕەمەزانیشە هەمان بڕ بووە و ڕێژەی پرۆتینیش هەمان بڕ بووە و ڕێژەی با بڵێن فایبەر و مادە ڕیشاڵەکانیش هەمان شت بووە ئەمە مشکلەیە بەجددی بۆ مشکلەیە لەبەرەوەی من وتم منە بێ لە مانگی ڕەمەزانە ئەگەر بمانەیە کێشت دابەزێنی ئەگەر بتەوێت کێشت دابەزێنی بالموناسەبە کێش دابەزین پرۆسەیەکی درێژخایەنە هەندێک کەس لە ساڵێکە خەریکی کێش دابەزینیە 8 مانگە خەریکە کێشی دابەزێن ئێستا کۆمەڵە چەوری هەیە لە منطقەی کەمەریا لە ورگایە ئێوە دایبەزێنێ ئێوە زەربەیەکی باشی لێ بە لە مانگی ڕەمەزانە فرسەتێک و چینێکی چاوەڕ ئەوە گرنگە بەچی ئەوە لەبیر نەچێ بەوەی بڵێم بەچی چونکە بۆ باسێک چونکە قەڵەوی و چەوری ئەو منطقەی ورگە زۆر ئێستا توێژینەوەکان لەسەر ئەو چەوریانە وەختی خۆی وا ئەزانرا ئەو چەوریەت باڵێن خانەیەکی سابت بێ بەڵام ئێستا دۆزراوەتەوە ئەو خانە چەوریانەی کە لە منطقەی کەمەرێ بە تایبەت لە منطقەی کەمەر هەیە خانەیەکی چالاکن کۆمەڵێ ئیلتیهاب با بڵێن عواملی ئیلتیهاب لێیان دەرئەچێ با بڵین کۆمەڵێ مەشاکلی تر هەندێ شت دەرئەکەن ئیلتیهابات و مەشاکلی قەڵەوی مەشاکلی نەخۆشی دڵ دروست دەکەن مەشاکلی نەخۆشی شەکرە دروست دەکەن ئەو چەوریانە باشە فەم بێمەوە سەر خاڵەکەی تۆ ئێمە بەچی بکەین بەڕەئی ئێمە وەکو پسپۆڕانی خۆراکی گرنگترین شت ئەوەیە لە وەختێک کە ڕۆژۆکە و شکان لەلای ئێمە بەچی شکێنین بە ئاو یا بە خورما یەک خورما بەسە ماوەسە یەک خورما ئێمە پەنا بۆ تاک دەبین دەڵێ 3 5 7 9 11 جاری وهەیە لەبەری پاساو بۆ خۆمان دەینەوە دەچین 11 دەخۆین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کان یحب الوتر باشە خۆی وتری خۆش ویستو چونکە ئێمە بەس خورما ناخۆین شتی تری لەگەڵا خۆین فە یەک خورمایە 57 کیلۆ کەلۆریە بەس باشە بەڕێزان ئەمە یەکەم واتە خورمایەکە خوارد باشە تۆتەوێت کێشت دابەزێنێت توێت سوودی ڕۆژۆکە و ئەتوێت سوود بگەنی بەر بەلەشت دیاننا ئەمەوێت سوود بگەنم بەلەشم ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەو شەربەتە سەناعیانە و ڕەنگا و ڕەنگانەی کە ئێستا لە بازاڕ هەیە و بە جددی ئەمانە کارەساتن ئامانە لابەرن هیچ مشکلەیە بۆ مناڵەکانمان وەکوتم من هەو لە بوتێکی تریشا باسم کرد ئەوە بەرپرسیارەتی بە جددی باشە
بەرپرسیایەتێکی گەورەیە بە دایکان لەسەر مناڵەکانیان ئەم هەموو شەربەتە سەنایانە زۆر خراپن سیرەکەی لە تەمەنی 20 ساڵانە تەمەنی 25 ساڵانە تووشی نەخۆشی شەکرابن تووشی کۆمەڵی مەشاکلی تەندروستی ترە بن بەهۆی ئەو خواردنانەوەیە بەجددی فە خواردنی شەربەتی سەناعی بە هیچ شێوازێک جایز ئەمە شەربەت دکتۆر شیرینی و بامیە و لۆقمە قازی و ئەوانە هەر لابرێ هیچ مەجالێکی تیانە ئەگەر هەر نەفست لەسەری بوو باشە من باسی ئەو جەماعەتەی لەسەر کیتۆدایت ئەوانە هەر نابێ بیخۆن ئەوە وازی لێ بێن یەک خورمایە بخۆنە بێتتر تەواو هیچی تر کاربەیدرات نەخۆن بەس ئەمانەی تر ئەوەی خۆمان ئەگەر بتەوێت سوودی لێ ببینی ئەگەر بتەوێت کێشە دابەزێنی ئەگەر بتوێت ئەم چاوریانی ورگت دابەزێنی چاوریەکانی ترت دابەزێنی چاوری دەوری جگەرت دابەزێنی ئەو شریانە بێکەم کەیتەوە هیچ مەجاڵێکی نیە واتە وەکوتم باوەڕین خورماکەم یەک خورما ئاوێ ئەو شرینانی کە تۆ باسە کرد ئیتر برمەیە حەلەویاتە هاتە فەن دروستکردنی پاسا و شیرینی بۆ لەبەرەوەی وەکوتم باشێکم لەبەرەوەی ڕێژەی ئەنسۆلین زۆر بەرزە بێتەوە هەر ڕێژەی ئەنسۆلین بەرزەوە بوو لە خوێنایە دەرگای چاوریەکانمان بۆ گیرێ باشە دکتۆر ئەمە ئاو خورما دوایەوە چی بخۆین برنج بخۆین دوایەوە چی بخۆری دوایەوە چی بخورێ بە دوای ئەوە خۆ دەزانی سووبێکمان هەیە ئیتر ئەم سوپایتر هەرچیەک بێ مشکلەی نیە ئیتر نیسک بێ مەسەلەن بۆ نمونە یان سوپێکی زەڵاتە بێ زوو سوپێکی سەوزە بێ سوپێکی تر بێ گۆشت بێ سوپ هەر سوپێکی تر بێ مشکلە نییە سوپەکەیش بخۆ پێمان باشە ئێمە بینی هەبێ لە بینی خواردنی سەرەکیەکە و لە بینی ئەو خواردنی بیدایەتەکەی کە خورما و با بڵێن ئەگەر شەربەتیشت و ئەگەر شەربەتی نەفەر هەیە لەگە شەربەتی سروشتی هەیە مەسەلەن بۆ نمونە ترێ فرێژ بێ مەسەلەن ئایا بیخۆمیانە یعنی ئەویش چکە شەکریتیایش زیاد شەکر خۆ زانی شەربەت زیاتر شەکرەکەی چڕ ئەبێتەوە لەوێ یعنی ئەویش تقریبان کەم کرێتەوە باشترە بەڵام شەربەتێک وەکو چی دروست کرێ وەکو شەربەتی شلیک بێ شەربەتی پرتەقاڵ بێ ئەویش هەر قسەی لەسەر بێت فرێش بێ هیچ مەجالیتیانە فرێش بێ ئەوانەی تر هەر بە کەڵک نایە چۆن یانی دکتۆریانی فرێش کە خۆمان لە ماڵەوە دروستی کرد فرێش بێ لە خوا ماڵ ئەوە ئەوە باشترە لە شەربەتەکەی تر ئەمما بتە زیاد سوودە تەندروستیەکە وەرگری لە ڕۆژەوەکە پێم باش نییە شەربەتە سروشتەکەیش بە زۆری بخورێت مەودای نێوان ڕۆژشکانەکەتان پێم باشە بۆەوەی خواردنە سەرچەکە دەست پێ بکە پێم باشە تر تقریبان دەقەیە تا دوای نوێژەکە و کرد و چکە تۆ خورمایەکە خۆی ئەم لەش تاقەیەکی وزەیەکی لێ لە خورماکە وەرەگرێتەوە چکە خورما کۆمەڵێ مەوادی تایە باشە کۆمەڵێ کانزای گرنگی تایە نیعمەتێکی گەورەیە خورما کاتمان کەم بابچین سەر خۆراکەکان سەر خۆراکانی تر دوای ئەوە چی بخورێت دوای ئەوە خواردنە سەرچێکەکە نان دوورکەوەنەوە نان لە خواردنەکە دوورکرێتەوە ئەگەر برنج خوارد برنجێکی کەم ئیتر خواردنەکە ئیتر گۆشتەمەنی بێ پاقلەمەنی بێ هەر شلەیەکی تر بێ مشکلەینی ئەمە ڕئی منە لە سەبارەت بە چی سەبارەت بە خواردنی بەربانگ لە پارشێویشە بە هیچ شێوازێک نابێت ئەگەر بتێ سوودی لێ ببینی ماوەسا ئەگەر بتێ ئەو چاوریە لابێ نابێ نان بخورێت پارشێو نانی وشک نابێ نان بخورێ نابێ برنجش بخورێ ئەگە بتێ سوودی لێ ببینی کاتە چی بخۆین هێلکە هەیە سی هەل بخۆ حەزەکەی سی هێلکە بخۆ چوار هێلکە بخۆ بە گوێزەوە بە پەنیرەوە باشە لەگەڵانە خۆی ئاخر ئەوەیە مۆزوعکە ئەبێ ئەگە بتێ سوودی لێ ببینی ئەبێ وا بکەی باشە تۆ ئەڵێ چۆن سوودی ببینین سوودە بەڕۆل مناسە بە شەوە توانی چەرەست بخۆی بۆەوەی برسیت نەبێ پاشە توانی چەرەست بخۆی کێوم لە بیرم نەچێ ئەتوانین وە لەگەڵی شاد لە پارشەوە کوتم ئەتوانی مەسەلەن بۆ نمونە ئەو گوێز و یان شلەمەنیەکان پاقلەمەنیە نیسکە مەسەلەن توانی ئەوانە بخۆی مشکلەی نییە پاقلەمەنیە گۆشت دەتوانی بیخۆی کێشەی نیە باشە ماسە بۆی سوودی لێ ببینی لەگەڵی هەندێک هین هەیە زۆر گرنگە بۆی ئاگاهین بێ یەکێکیان ئەوەیە پێوترێ سەپلیمنت دەرمان نییە وەکو تەواوکەرێکی خۆراکیە ئەم تەواوکەرە خۆراکیانە وەکو چی بخورێت پێم باشە ئۆمیگاسی تیابێ باشە ئۆمیگاسی ئەگەر زەیتی زەیتونە خوارد پێویستە بە ئۆمیگاسیش نییە ئەگەر ماسی خوارد لە خواردنەکان تا هەبوو پێویستە بە ئۆمیگاسیەکەش نییە یەکێک لەوانە پرۆبایۆتیکە کۆمەڵی بەکتریایە باشە ئەو کۆمەڵە بەکتریای تەندروستی ڕیخۆڵە زۆر بە جوانیە گەڕچکە ڕیخۆڵە تەندروستی مرۆڤە کۆمەڵە بەکتریا لە 195 بەکتریا لەوێژی باشە
وسطع شستی مناعی ئینسان لە بەهۆی ئەو بەکتریانەوە ئەو بەکتریانە ئەبێ من پێم باشە پرۆبایۆتیک بخۆ سەوزە لە بیرتان نەچێ ئەمە گرنگە باشە و ئەگەر پرۆبایۆتیک وەکو با بڵین تەواوکەری خۆراکی نەبوو توانین چی بخۆی توانین سرکەی سێو بخورێ سرکەی سێوی سروشتی واتە سێوت کردبێ بە سرکە نەکەو سرکەی کە لە بازاڕە هەیە ئەوە سرکەیەکی سەناعیە کێشت بۆ دروستەکە یەک کەوچکە سرکەی سێوی سروشتیە توانی بخیتە ناو پەرداخێکی ئاو لە دوای خواردنەکان و بخیتە سەر زەڵاتەکە ئەم جۆرە ڕیجێمە ئایا کاریگەری لەسەر وەرگ دروستەکە یا دەموچاویش چونکە زۆر جار دەڵێ کە من خۆم گرتەوە لەم خواردنانە دەموچاویشم زەعیف دەبێت خۆی هەموو چەورەکانی لەشدا بەزێ بەڵام ئەو چەوریانەی کە زیایە لە شوێنی زیایە کەم جاردا بەزێتمەوەسە یانەگە دەموچاویش دابەزی زیادە بۆ دڵی پێ خۆش نەکە جوای لەشی باشتر ئەگەر لە نانی جۆ بەکاربێنین لە برینانیکە هەر بەکاری نێنی بۆ کێ بۆ ئینسانێکی بۆ یەکێک من بۆ یەکێکی خودی لەشی تەبیعی بێ مشکلە نییە بەس بۆ یەکێک بێوێ کێشی دابەزێنێ ئەبێت لەو نانەیش دوورکرێت دکتۆر لەگەڵ هەموو ئەمانەیە وەرزشی ئەوم لە بیرچ وەرزش ئەتوانی لە ڕۆژێ دەمان یاری ئاسە ناتوانێت لە ڕۆژی مانگی ڕەمەزانە بکرێ بەڵام پێشی چەندێ نزیک بێتەوە لە ڕۆژوشکات دنە باشە ئەو تقریباً 20 دقیقە نیو سەعاتێ پێش ڕۆژوشکانە بەس جوڵەیە کاردیۆ بکە باشە ئەو مشکلەی نییە یانەوە تا لە دوای ڕۆژوشکانم بە سەعات و نیوێ ئیتر دوای 2 سەعات ئەتوانی وەرزشەکان دەجام بێ هەتاکو بە یاری ئاسنی شو دکتۆر شتێکی ترەیە کە دەوترێت زۆر کاریگەری هەیە لەسەر قەڵاوبوون بە تایبەتی لەسەر وەرگ ئەویش ئاو خواردنەوەی زۆرە بە تایبەتی ئینسانیش کە ڕۆژوشکان ڕەنگە زۆری نەمان ئاوێکی زۆر بخۆینەوە ئایا هیچ زەرێکی هەیە لەگەڵ دوای نانایە ئاو خواردن هیچ پەیوەندیەکی بە وەرگەوە نیە لەکەوزەیتیانێک زۆر گرنگە ئاو خواردن لە بیرم چوو بۆ باسکەم چکە ئاو خواردن پێویستە پێێتی زۆر پێست پێویستی پێێتی گورچی لەو پێویستی پێێتی کەواشە زۆر گرنگە بۆ لەشی مرۆڤ بەڵام باسی ئەوەشم نەکردەوە ئەو خشتەی تری کە لە لە توێژینەوەکەمانە بە دەستمان کەوت بەر حاڵ مشکلە نیە ئەوە خشتەی دووەمە کە ئێمە بە دەستمان کەوت بە ڕجیاوازی لە ڕێگەل لە نێوانی با بڵین ڕەگەزی میێ و نێرینە سەبارەت بە چی سەبارەت بە کێشیان چەندەدا بالمناسبە سەید کاگە توێژین لە توێژینەوەکەمانە بۆمان دەرکەوت کێش دابەزیوە بەڵام کێشیان دابەزیوە بەڵام دابەزینێکی زۆر کەم یعنی تۆ کیلۆیەک دابەزینی کیلۆیەک لە مانگی ڕەمەزانە کیلۆیەک دابەزیوە 2 کیلۆ دابەزیوە مەسەلەن ئافرەتەک تەمان پیا و زیاتر زۆرتر دابەزیوە بەس کیلۆیە 2 کیلۆ یان نیو کیلۆ دابەزی بێ ئەوە بەڵێ ئیحسائیەن مهمە بەڵام وەکوتر مهم نییە زۆر گرنگ نییە سەیری کە بزانە یەکێک لە مارکینەکان کە وەرمان گردووە با بڵین کەمەرە ئایا چەورەکانی کەمەر دابەزیوە کەمێک دابەزیوە باشە یا چەورەکانی خوێنش دابەزیوە بالمناسبە دابەزیوە بەڵام بەدڵی ئێمە نییە وەکوتم ئەو حکمەتەی گەورەی کە لە مانگی ڕەمەزانە هەیە وەسوودە زۆرەی ئەبێ زیاتر دابەزن بە جدی یان ئەگەر سەیری کە لەوێت لە خشتەکەیە زۆر ڕوونە ڕێژێکی کەم دابەزیوە لە چەوریەکانی ورگە لە چەوریەکانی با بڵین خوێنە ڕێژەیەکی زۆر کەم دابەزیوە و هەروەها لە چەوریەکانی لە چکە ئێمە جیازێکمان بەکارهێنا هەموو یەکێک لە خاڵە گرنگەکانەوەی چکە لە چەوریش دابەزیوە قەبارەی ماسوولکەش دابەزیوە ئێمە جیهازێکمان بەکارهێنا ئەو جیهازە ڕێژەی ماسوولکە دەرەداهین با بڵین دەرەهێنێ ڕێژەی چەوری دەرەهێنێ لە لەشە ڕێژەی ئاوی لەش دەرەهێنێ ئەوانەیش هەر هەموو چی بوو ئەوانەیش هەر هەمووی دابەزی بوو باشە بەڵام بە شێوازێکی کەم دابەزی بوون زۆر باشە دکتۆر بەوەکەوەی کە ئاماژت پێکرد 52 کە حکمەتێکی خۆی گەورەی تێدایە دەستپێکی قسەکانی شت باست لەوە کردوتی دەگەر ڕەمەزانێکێک لە حکمەتەکانی ئەمە سجەکانی ئەوەیە کە ئێمە لەگەر لە حەڵال خۆمان بگرینەوە دەبێت لە حرام حتممە ئەولاترە خۆمان بەدەڵەوە ئایا خۆراکی حەڵال و حرام بۆ جسمی ئینسان بۆ لەشی ئینسان فەرقەکە لە ڕووی تەندروستیەوە یاخۆت نا زۆر جار دەوتێشتی حرامیش خۆشە وەکو حرام وەکو خواردنی حرام وەکو چی ئەوانی کە خۆی گەورە مەنعی کرد بەدڵنیاییەوە یاخود ئەوانەشی کە بە جۆر لە جۆرەکان بۆ تۆ حرامن ڕەنگە بۆ خاوەنەکەی حەڵال بن یعنی من یەک نمونەیەکی بەسیتە بۆ هێنمەوە حەچی توێژینەوەی زانەچیت لەسەرەوەی سرکە حەڵاڵە عەرەق حرامە وایە باش هەم پرۆسەی دروستکردنی عەرەق چۆنیە
هەرسێەوە هەر لەو میوانێ ئەو میوانە باشە تەخەموڕەکەن کە تەخەموڕی کرە بێ بە عەرەق کە بوو بە عەرەق زیانی هەیە باشە زیانی هەیە کە بەڵام سرکە دوای پرۆسەیەک بەکتریایەکی ئەو سێوەیە کە تەخەموڕی کردووە باش ئەیکا بەچی ئەیکا بە سرکە سرکە 67 بە جۆری بەکتریای تایە سوودبەخش باشە هەموو تەندروستی با بڵێن گەدا ئەگێڕێتەوە بۆ گەدە بەڵام کێشەی مەشاکلی بۆ شەکرە باشە بۆ دابەزینی کێش باشە بۆ زەخت باشە چکە پۆتاسیۆمێکی زۆری تایە باشە کێشەت بۆ دروستناکە مەگەر یەکێ خۆی کێشەی قۆڵۆئین مەعیدەی هەبێ باشە قورحەی هەبێ پێشتان خواردن بیخواوەیان جیاوازە باشە بەڵام تۆ سەیری مەشاکلەکانی عەرەق خواردن ئەمە حرامە سەیری ئەو توێژینەوە زانستیانەی کە لەسەر عەرەق خواردن هەیە با بڵێن زیانەکانی عەرەق خواردن هەموو توێژینەوەکان لە غەیری با بڵێن ئیسلامی شەڵێ ئەبێ واز لە عەرەق یەکەم خاڵە بێ واز لە باوڵی مادە کوحولەکان وەک بهێنی ئەمە نمونەیەک لە نمونەکە زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد ئیبراهیم دکتۆرا لە بواری خۆراکدا زۆر سپاس بۆ زانیاریەکان ئازان دەچینە چەمچەما بزانی کار و چالاکیەکان لەوێ چین پەیامنێرمان جەلال جەباری وەردەگرین سڵاوی خوا لەوێ جەلال ئەو کاتت باش و زانیاریەکان لای تۆ چین سڵای خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت و خوای گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەک لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا قبول فەربێت دیارە ئێستا ئێمە لە ناوێکێکین لە بازاڕەکانی قەزای چەمچەماڵ کە ئەم بازاڕە لە ڕابردووە هەم قەڵەباڵغەیەکی زۆری پێوە دیار بوو هەم گەرم و گوڕیەک هەرچەند لە ئێستەی شەهر وایە وەکو کامێرەمانەکەم ئاماژەی پێیەکە بەڵام بە جۆرەی ئەو وتانەی کە ئێمە لە فرۆشیارەکان و لە دوکاندارەکان وەرمان کردووە زۆربەی ئەو کەسانەی کە سەردانی بازاڕەکەن لەم ڕۆژانەیە بەهۆی بێموچەیی و دواکەوتنی موچە و بەردەوامی قەیرانی دارایی تەنها بۆ کات بەسەربردن دێنە ناو بازار و وەکو لە پشتی منەوە دیارە هاوڵاتیان لێرە خۆیان ئامادە ئەکەن هەم بە کڕینی شەربەت و شرینی لە ئێوارانە بۆ بەربانگ و ڕازاندنەوەی سفرەکانیان من چەند هاوڵاتیەک وەرەگرم لێرە کاکە ئەگەر بێت ئێرە سڵاوت لێبێ ئەگەر پێم بڵێ وەکو هاوڵاتیەک مانگی ڕەمەزان چۆن بەسەرەبن و بەراورد بە ڕەمەزانەکانی تر ئایا ئەم ڕەمەزانە هیچ جیاوازێک بە بازار ڕۆبین ئەوەی کە سەردانی بازاڕەکەن سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێکەم دیارە مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆز و مانگێکی پرخێر و بەرەکەتە ڕاستی گەرم و گۆڕی پێوە نابین بازاڕەکانی چەمچەماڵ و بەعام کوردستان یەک بۆی ڤایرۆسی کۆرۆناوە و دووش خەڵک موچەی نییە پارەی پێ نییە کە بەبێ گیفانی بەتاڵ بێتە بازار مەگەر هەر بێسەی شتەکان کا بگەڕێتەوە ماڵەوە ناچار ناتە بازار ئەمە وای کردو خەڵکی هاوڵاتی ئەم شارە بێپارە ناتوانێت بژی بەخۆی بەڕێ بکە و لەگەڵەوەشە بازارەکان ئەوەی کە دیارەکە خەڵکی هەم دوکاندارەکانیش پاریان پێ نییە بۆ نمونە ئەشەی نوێبێن بازارەوە و هەم نرخەکانیش لە بازار گران بووە بۆی ئەوەی کە هەم زیانێکی پێشویان بەرکەوتووە کە قەیران دارایی و مانەوە لە ماڵە وەکو کۆرنتینە کە کراون و دوکاندارانە حەقی ئەو ڕۆژاناکەنەوە بەڵام زیاتر گرانی بازار کارەکەی موچەیە وەکەوەی ئێوە کە سەردانی بازار و دوکانەکانەکەن ئایا لەلایەن دوکاندارەکان و هیچ کەلوپەلێک نرخی زیاد کراوە نرخەکانە گران بوونیا هەر وەکو پێشووە بەڵێ من دوێنێ بوو چوومە بازار دوکاندارێتتر تۆزێک سعرەکەی گرانجام وەتاکو و گرتمە گاڵتە لەگەڵاوتم حەقی ئەو مانگمان لێکەنەوە کە پێشتر لە ماڵەوە بوونە و دوکانتان نەبووە ئەویش ڕاستی دەردەدڵی خۆی کردووە ئەویش ناومێت بوو کە بۆ نمونە مانگێک لە ماڵەوە بوونە بێ موچە و بێپارە دوکاندارەکان هەنێکیان دوکانیان لێوە گیراوە ئێمە زەرێتمان کردووە بە کوردەکەی هاوڵاتی لەم کاتێ زەرەکە بۆ نمونە من ئەچمە ئەو دوکانەوە پارەکە لە منە سەنێ حەقی ئەو مانگی لە منە کاتەوە کە لە دوکانی نەبوو ئەمە واکە هۆکارەکەی هەم حکومەتە حکومەت ئەگەر پلانێکی هەبووە بۆ ئەوەی کە قەرەبووی ئەو دوکاندارانە و یان ئەو مڵکەکان کرداتەوە کە لەلایەنە و سەرمادارانە و دوکاندارەکانیان پێدراوە قەرەبووی کراتەوە دیارە دوکاندارەکانیش ئەو هۆکارە ناکەن بۆ نمونە تۆ بە من گران بفرۆشێ ئەمە
ئەمە کارێکە بۆی کە خەڵک زیاتر ناومێت بێ بۆی کە هێز هەم خۆی دکاندارەکە نتوانێت فرۆشە هەم خەڵکەکەش بیکڕێ سۆس باز کاک جەلال من لەگەڵتان بەردەوام مەگەر کات و دەرفەتم بنێت چەند هاوڵاتیەک و چەند فرۆشیارێک وەرەگرم کەم کاتت باش مانگی ڕەمەزان پیرۆز بێ ئەگەر پێم بڵی تۆ ئەوەی سەردانی بازاڕەکە ئەم قەڵەباڵەکەی بە بازارەوە دیارە ئایا ئەمە هەمووی هەر کڕیارە یاخود خەڵک بۆ کات بەسەر بدن و ئەوە دێنە بازار سڵاوتان لێبێ جەژنی ڕەمەزانی هەموو لایەکتان پیرۆز بێت پیرۆزبای لە مسلمانانەکەم بەبوونەی ڕەمەزانی پیرۆزەوە بە تاکید ئەم خەڵکی کە ئەبینن هەمووی خەڵکێکی تەماشاکەر و بینەرێکە هیچی کەنیە چونکە لە ڕاستیا دێتە نرخی هەر شتێ وەرەگری پێش لەگەڵ مانگێکە پێش ئێستا زۆر گرانتر بوو لە باتیەوەی کە لەبرەوەی کە دابەزە و داشکانی بەخۆی بێن بەڵام بەداخۆ بینی نرخەکان دوو هێندە و هەندە و نیوەک زیاتر بەرز بوونەتەوە ینی دەست بۆ هەر شتێکەکەی بەڕاستی دوێندە و سێندەش بەرز بووەتەوە ئەمەش تەنها کە ئەوەی وای کردووە کە خەڵکی ئەم شارە و تەواوی کوردستانیش بگرە ببنە بینە تەنهاوەیە کە خەڵکی باجی ئەدەن باجی قەیرانی دارایی و باجی ئەم کرینتینە و باجی کۆمەڵشتی کەدەن سەرنجام هەموو ئەم قەیران و ئەم نەهامەتیان ئەو هەموو کارساتە ڕوو لەم هەرێم و لەم بازاڕە ئەکات بەڕاستی تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستانە باجەکەیدەن خەڵکی زۆر سەرد و سەیری ئەومەکە لە چاوی جاران ساڵی پێشۆم کاتە لێرە گوزەرێکت کردایە ینی ئەوەندە خەڵکت دەبینی هیچ شتێک بەرنەئەکەوت دەچی سەر عارەبانەیە هەر بازار هەر دوکانێک بەڕاستیەوە قەرەباڵغ و جاروا و چارەک نوو سعادەوە سا ئێستا زۆر بە ئاسانیە چتە ژوورەوە بە ئاسانی دژوە چتە ژووریا شتەکە تەڵەگریت و دەرەچێت لەم کاتانە ینی لە بۆ نەو مناسەباتەکانە لە مانگی ڕەمەزانە لە جەژنەکانە حکومەت وەلیژناوبەشەکانی قایمقامیت چاودێری وردی بازارکەن و ئەو فرۆشێرانی کە نرخەکان بەرزەکەنەوە بەڵین هەم دوکانەکانیان پێدا بخرێەوە هەم سزای دارایی بدرێت بەڕاستی ئەوە ئەولەوێتی حکوومەتە لە ئەولەوێتی ئیداری قەزاکەیە بەڕاستی ئەوە بکە بەڵام بەڕاستیەوە نبینێرێوەکو پێویست یان ئێمە ڕۆژانە گوزەرەکەین بناوم بازاڕەیە هینمانە چاودێری نبینین چاودێریکی وتە بێت چی لەسەر نرخەکان چی لەسەر شومەکەکان بەڕاستی چاودێری وەکو پێویست نبینین و هەستەکەن شتەکانمان گران بۆ و چاودێریکردن لەسەری نییە و خەڵک بە کوردەکەی خەڵک بە ئازادانە شتە فرۆشێ بە نرخێکی گران ئەمیش خەڵک هاوڵاتی باجەکەی زۆر سپاسام دەستان خۆش ئێرە تۆ وەک فرۆشیارێ لە بازاڕە ئایا نرخ هیچ بەراورد بڵین بە پێش مانگی ڕەمەزان ئایا هیچ نرخی کەلوپەلەکانە بەرز بووتەوە و بەراورد بە ڕەمەزانەکانی مانگی پێشوو ئایا بازار چۆن ئەو گەرمگوڕی ساڵانی پێش و پێوە دیارەوە تا چەند نەبوون و دواکەوتنی موچە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بازار و فرۆشتنی کەلوپەلەکانتان بالا سەرەتا بەخێر بێن دەستان خۆش بە بەرنامەکەتان چووکە بەرنامێکی زیندوی جادی ناو کۆمەلگایە و ئەوەی کە بینم ڕۆ ینی قسەیەکی کوردیا لە ئاوی دڵ بەدەم و چاوەگە سەری ڕوخساری هەموو خەڵک بینی بە جۆرێک هەمووی بەتاقەتی و بێئومێدی و بێئەمەلی پێوە دیارە ئەمیش دەلالەتە بۆچی وەگەڕێتەوە بۆچی تەنها بۆ موچە و ئەو ڕاتبێکەوە خەڵکی پشتی پێ بەستەوە کە 1985 کۆمەلگا بژێوی ژیان لەسەر موچەکەی 1950 و ئێمە کاسبکارین لە بازارە بەڕاستی ئێمەش چامان لە دەستی موچە خۆرەکانە چامان لە دەستەوانێکەوە ڕاتبێکیان لەلای حکوومەتی هەرێمە پێگا بەڵام بە نەبوونی ئەو ڕاتبە بۆ نبوونی ئەو موچەیە ئێستاش بینی بازار بە تەواوەتی جامدبوونێکی تەواوەتی بەخۆی ئەبینێ و چەق بەستویەکە هیچ ساڵێک بەقەدەم ساڵ بێ بازاڕی بێ جموجۆری خەڵکی نەبووە سەری خەڵکە هەمووی بەناوەکە دێنەوە چون هیچ کەسێک نابینی شتێ بکڕێت ئەوەی کە نرخ زیاد بوو هەندێک جار باسەکرێکەوە لە ڕەمەزانە نرخ زیاد بوو ئەم ساڵ تەنها نرخ لەسەر خواردن زیاد بووە ئەویشکەوە بەهۆی ئەوەی کە لە دەرەوە لە هەموو کارگەجییانەکانیش نرخ بەرزەوە بۆ خواردن بە حکمی بوونی کەرەنتینەوە تۆزە کەمی کردو بەرهەم نەما بەڵام وەکو کاڵاکان کاڵا هەروکو خۆی و نرخەکەشیان بگرە هەروکو خۆی دوکان چتانەیە ئێمە دوکانی شای کارەباییمانەیە کارەبای ناوماڵۆک و فەرش و تەلەڤیزۆن ئەو شتانە بەڵێ هیچ بە هیچ جۆرە نرخی زیادی نەکردەوە بەڵام کاتێک کە موچە نەبوو نرخ زیادە هەر گرانە کاتێ هەرزانەکە موچە لە گیرفان نابێ کە پارە نەبوو هەموو شتێک گرانە یعنی تەنانەت خەڵک پارەی پێ نییە قیسەکان ئەمگەڕێنێتەوە ئێمە لەم ڕۆژانەیە بە خۆمان و کۆمەڵە شاگردووە دێنێ دوکان بە سەیری یەکتریەکەین بەڕاستی نزیکەی من 2 ملیۆن کرێ دوکانە دەین یعنی تا ئێستا لە سەرەتای ڕەمەزانەوە بای کرێکەم شت نەفرۆشتووە کەمتر لەوادانە ینی هەموو داخلەکە بگەڕە ملیۆنێک دیناریتیانە کە بات تەنها پارەی کرێکە بێ جگە لە دەسمایە جگە لە قوتی و کەسانی کە لەگەڵ ئێمە شەکەن جگە لەوانێکەوە پشت بە بازار هەموو بازار بە ئامایلی هاتووە ینی بە تەواوەتی هیچ کێشە بۆیە دروست بووە ئەم دواکەوتنی موچەی وەکو دوکانەوە بەدڵنیایە بەڵێ چۆن دروست نابێت کاتێکە موچەنەیە خەڵک چۆن کەسەکانە بێنەوە کاتێکە موچە هەبوو ئەو کات خەڵکیانە ئێساکە چەند مانگ جارێک موچەیە کە دێ خەڵکیش ئەمەترسیە کە جارێکە موچەی بۆ نادە بۆیە
ئەوەیە کەمترین بڕ لە قیسەکەی هاتەوە کاتێک کە کەمترینە دا ئەمە توانین هاوکاریکەن بەڵام ئەم هاوکاریش ئەمەش توانە و حەدی ئەمە محدودە دیاریکراوە ئەوە نییە کە ئەمە لە ئیشی لە بزنسێکی گەورەیە بکەین کاوە پێمانەوە دیار نەبێ ئێمە ئەو پارێ لە خەڵک وەرگرن بەرامبەرەوە کاڵایەنەوە کاتێک کە پارەکەمان چۆ کاڵای خەڵکو و پارەکەمان بۆ نەگەڕان ناتوانێت شەبێن لە بازار ناتوانێت شتی تازە بێنینەوە و ئێستاکەش کەرەنتینە سەرەکە لە ناو شاری چەمچەماڵە تا حەدێکی باش شکێنراوە بەڵام لە هەولێر پارێزەکانی هەولێر هێشتا هەر کەرەنتینە ناتوانێت تەنانەت ئەشێ تازەش بێنین یعنی ئەمانە هەمووی گرفتی دروست کردووە بەتایبەت ئەم ساڵ ڕوو لە قەیرانێک بوونە کە ساڵانی کامان و ساڵ بە ساڵەمان خۆزگەمان بەپار بە هەموو تەمەنمان جارێکی ئێمە ناڵە خۆزگەمان بە 2020 سەلامەت بن سەری بەش کاک جەلال کاک دانیار من ئەگەڕێمەوە لای جەنابتان ئەگەر پرسیارێکی تایبەتتان نەبێ وەسەبارەتی کۆرۆنای من خۆشحاڵم کە هاوڵاتیەکی خۆمان دەبینم هێندە جوان باز لە معنەتەکانی خۆیان بکەوە هێندێک ڕۆشنبیرانە باس بکە ینی دەگمەنە ئەوانەی کە لە بازاڕیان دۆزیتەوە زۆر بە جوانی باز لە گرفت و معنەتەکانی خۆیان دەکەن زۆر سپاس بۆ پەیامێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی بە هیوای ڕەمەزانێکی تەندروست بۆ هەموو لایەک بینەرانی عەزیز سپاس بۆیەوەش کە تام ساتەی بەرنامە بینەرمان بن تا ڕۆژێکی نوێ دیکە و هەفتەی داهاتوو دەستپێکی هەفتەیەکی نوێ بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ئەوە خواتان لەگەڵ